بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی لە ساڵی 2009 تاوەکو ئێستا زیاتر لە 9648 تۆمەتبەر لە سنووری پارێزگای سلێمانی لە سەرکردنی تاوانی جۆرا و جۆر دەستگیر کراون و ڕادەستی دادگا کراون. دیارترین ئەو تاوانانەشی کە دەکرێن لە ساڵی 2018 68 حاڵەتی خۆکوشتنی بە ئەنقەست ڕووی داوە و لە ساڵی 2019 56 حاڵەت. حاڵەتی خۆکوشتن لە ساڵی 2018 66 حاڵەت تۆمار کراوە، لە ساڵی 2019 ڕێژەکە بووە بە 55 حاڵەت. دزی لە تاوانە گەورەکان 295 حاڵەت بووە، لە ساڵی 2019 ڕێژەکە بووە بە 289 حاڵەت. هەڵگرتنی چەکی بێمۆڵەت لە ساڵی 2018 383 حاڵەت بووە، بەڵام لە ساڵی 2019 دوو هێندە زیادی کردووە و 649 حاڵەت تۆمار کراوە. دزیکردن لە تاوانە قورسەکان لە 2018 295 بووە، لە 2019 289 حاڵەت بووە. ناپاچی لە ئامانەت 195 حاڵەت بووە بۆ ساڵی 2018، بۆ ساڵی 2019 بۆ بە 219 حاڵەت. فێڵکردن 747 حاڵەت بووە لە 2018، لە 2019 بۆ بە 841 حاڵەت. یاسای چەک هەڵگرتنی چەکی بێمۆڵەت 383 حاڵەت بووە لە 2018، بۆ 2019 بۆ بە 649 حاڵەت. دیارە ڕێژەکە بەرزە. سوالکردن 58 دۆسیەی سوالکردن و خەڵک گیران هەبوو کە ئەم دۆسیانە هەیە 10 کەسی تیا گیراوە، لە ساڵی 2019 بۆ بە 40 حاڵەت. قمارکردن 170 سکاڵا هەبووە، لە ساڵی 2019 بۆ بە 151. یەکێکی دیکە لەو تاوانانەی لە شاری سلێمانی زیادی کردووە فێڵکردنی جۆرا و جۆرە وەکو ساختەکردنی مۆر و پارە و هێماکان کە لە ساڵی 2018 23 حاڵەت تۆمار کراوە، بەڵام لە ساڵی 2019 بووە بە 52 حاڵەت. لەگەڵەوەی 1105 کەس بە تۆمەتی ساختەکاری و دەستبڕینی هاوڵاتیان لەم چەند ساڵەدا دەستگیر کراون، بەڵام تاوانەکان ڕویان لە هەڵکشانە. یەک دیاردەکان کە زیایی کردووە ئەوەی ئێمە تێبینیمان کرد وەکو پۆلیسی سلێمانی دیاردەی فێڵکردن و دەستبڕین بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. هەندێکیشیان لە پێشانگای ئۆتۆمبیلەکانەکە، ئۆتۆمبیلەکان بە قیستێن و لە بینی خۆیانە هاوڵاتیان بە قیستی درێژخایەن ئۆتۆمبیلەکەین. دواتر کەسی کڕیار قیستەکان نایە، ناچار بە هەر هۆیەک بێدێن سکاڵات تۆمارەکەن بەوەی کە ئۆتۆمبیلەکان براوە یا بە فێڵ براوە. ئەو حاڵاتانە زیایی کردووە. لە کۆی ئەو 9640 کە بۆم باسکردن 1105 کەس دەم تۆمەتبارانە بە تاوانی دزی جۆرا و جۆر دەستگیر کراون و دراونەتە دادگاکان. بابیریشمانە چێ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە هەڵکشاندایە. ئەمەش پێویستە لایەنی پەیوەندیدار و سەرجەم دەستگاکان کارکەن بۆ کەمکردنەوە و بنەبڕکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی. پۆلیسی سلێمانی دەڵێت بۆ ساڵی نوێ پلانیان هەیە لە سەرجەم گەڕک و کۆڵان و بازاڕەکانی سلێمانی سیستمی کامێرای چاودێری بە شێوەیەکی چڕتر لە جاران دابنێن تا هەر کاتێک تاوانێک ئەنجام دەدرێت بە زووترین کات تاوانباران بدۆزنەوە و ڕادەستی دادگا بکرێن. ئەو پلانەش وا دەکات ڕێژەی تاوانەکانی دزی و کوشتنی بانقەست و فێڵکردن بە ڕێژێکی زۆر کەم بکاتەوە.